دارستانی کەس نەزان وشک بووە ئێمە تیمێک لە ڕێکخراوە ژینگەییەکان لەگەڵ داوامان لە بەڕێوەبەرایەتی دارستان و پۆلیسی دارستان و ژینگەی هەولێر و فەرمانگەی ژینگەی هەولێر کردکەوە لەگەڵ مامر بۆ ئەوی بەداچن بۆ ئەو شوێنە بکەین. ئەمڕۆ هاتینە موقع بە ئامادەبوونی ئێوەی بەڕێز سەردانی شوێنەکەمان کرد ئەو وێنانەی کە بەدیار کەوتبوون بەشێک لەو دارانەی کە وشک بوونە و بەشێکیان کە سوتاون هۆکارەکەی ئەوەیە کە ئەو دارانەی وشک بوونە لەبەر ئەوەی ڕێگای مۆنۆمنت بۆتە ڕێگر ئەو دیۆ دەواازەی کە بۆ مۆنۆمنت کراوە ڕێگرە لە گەیشتنیت هەم ئەو تەنکەرانەی کە بەرگری شارستانی هەم ئەوەی کە ئاودانی بۆ بکرێ و پێویستە دوو دەرگا لە ناو مۆنۆمنت بکرێتەوە بۆ ئەوەی لە کاتی پێویست ئەگەر هەر حاڵەتێکی نەخوازرامیان لە کاتی ئاوداندا دەرگاکان بکەنەوە بۆ ئەوەی تەنکەرەکان بگەنە ئەو شوێنە چی کرد ئاگرتێ بەر نەدرێیان لە کاتی نەخوازرا و ئاودانی بۆ بکرێ خزمەتی بۆ بکرێت یان وەزارەتی کشتتوکاڵی حکوومەت هەرێمی کوردستان بڕە بودجەیەک دابین کاتن بۆ ئەوەی وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەبەراتی دارستانی هەولێر بتوانێت ڕێڕەوێکی تر تایبەت لێرە دروست بکاتن بۆی ئەو سنوورەش لە مردن یان لە ناوچوونی ئەو غاباتە دەستکردە جوانە لە ناو نەچێت و وەکو دەستکەوتێکی مەزنی شاری هەولێر بمێنێتەوە. بۆیە ئێمە کاتوین بەشێکیان ڕاستە سوتاوە بەشێکیان ئاودانی نەکراوە ئەوژە وەکو باسمان کرد ڕێگری مۆنۆمنت و ڕێگرەکە. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوەکان داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بودجەیەکی تایبەت بۆ دابین بکرێت ئەگەر ئەوە بەردەوام بێتن چۆن لە وڵاتی تورکیا بە جینۆسایدکردنی دارەکانی لە سوونەکان دەست پێ کردو ئێران تۆپباران دەکا ئێمەش ئەوە دەکا بەم شێوەیە ئاودانی نەکەین و ڕێگری بکرێتن ئەمە دیسان کارەساتێکی سروشتە لە ناو شارەکان ڕووبداتن. بۆیە لێرەوە لە ڕێ ئێوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە زووترین کات بەدەنگ داواکانمەوە بێتن هاوکاری بەڕێوەبەرایەتی دارستان و پاوان بک بۆ ئەوەی دارستانەکان لە ناو نەچن بودجەی پێویستیان بۆ دابین بکرێ هەم ئەو زوبڵ و پاژماوەی لە ناوچە گەشتیاریەکان کە لێرە بوونیان یەکۆ دەکرێت و کاتی سەیرانکاکان دەبێ وەکو پرۆپۆزەڵێکی لێ بکات چۆن لە شارەکاندا هەڵمەتی پاکردنەوەی گەڕەکەکان دەکرێتن بە بەردەوامی ئەو هەش بکرێتە تەندەر بۆ ئەوەی ئێرە هەبە پاک و خاوێنی بمینێتەوە. بەڵێ کاک عەبدولغەفور وەکو بەڕێوەبەراتی دارستان پەیامی فەرموو. پێشەکی بە خێراتنی بەڕێستان دەکەم بۆ هەموو شوێنەی دارستانی کەس نەزان پاش بڵاوبوونەوەی ئەو خەبەرێکەوە داروشک بوونە داروشک بوون کارەساتێکە لە هەموو جیهان ڕوودەداتێن و ساڵانە لە هەموو شوێنەکانی دنیا لە وڵاتە پێشکەوتۆکانیش بووە. کارەساتی سوشتان ئێمە ناتوانین بەرگری لێ بکەین ئللا وەکو خۆری خۆی ئەو هاوڵاتە ئەو من تۆ هەر هەمومان دەبی پاراستنی دارستان بکەین و پێویستە لەسەر هەمومان. کەواتە لێرەوە ئێمە هۆکاری وشکبوونی دارستان لە بۆ دوو هۆ دەگەڕێتەوە. یەکەمیان وشکە ساڵەکانی کەوا چەند ساڵە بووە و دووش ئەو سوتانی کەوا ساڵ پار یعنی 3000 داری زیاترمان سوتا بۆ بە خۆشبەختانەوە گەیشتینە زۆری کەوا لە ڕزگارمانکردن لە سوتان بەس بەداخەوە زۆریشی سوتا. هۆکارەکەشی ئەمە ئەو مۆنەمنتەی لە تەنیشتمانە کەوا ڕێگرێکە لەوەی دیوارێکی دروست کردووە ئەو دیوارێ دەبێتە هۆی نەبوونی ڕێگا بۆ گواستنەوەی تانکەرەکانی مە و دووەم هۆش ئەوەیە کە بەهۆی ئەو قەیرانێکەوە وڵاتەکەمان پێیدا تێدەپەڕێتن. ساڵانە ئێمە پێ ساڵانی پێشەوە پرۆژەیە ئاودان لای ئێمە وەکو بەڕێوەبەراتی دارستان و پاوان پرۆژەیە ساڵانە دەرخستەی لە بۆ دروست دەکەین داوەکو ئاودان بکەین. پرۆژەکەش پارەیەکی بودجەشی زۆری پێدەوێت بەداخەوە ئەمن هەدەڵێن بەداخەوە ئەجە ئێمە ئەو قەیرانەیە و خود ئەو یعنی گەیشتنی دەنگمان لە بۆ وەزارەتی کشتتوکاڵ و بۆ ئەوەی بودجەیەکمان بۆ ئامادە بکرێەوە سێمین ساڵە چارەمین ساڵە تا ئێستاکە ئاودانمان نەکردێ چەند ساڵە ئاودانمان کردووە هەڵپاچینمان کردووە بەس بەداخەوە تا ئێستاکە ئەمە پاشی ئەوەی کە سوتا دەبا ئەمە مباشەرەتەن یا خود ڕاستە و خۆ ڕۆژی دووەم دەست بە ئاودان بکەین و دەست بە شتەکانی کار ئەوەی خۆمان بکەین ئامادەکاری بکەین لە بۆ وژین وەکو دەشبینن ئێستا زۆری یعنی بژایتەوە هەمووی نەستا خۆ ئەوەی کە سوتا ئەمە بەو شکبووی دانانین پاشی ئەوەی ساڵک بە ساڵک دەسوڕێتەوە پاشی ئەوەی مەوسم وەرزی زستان دادێتن وەرزی بەهار دادێ بەشی زۆری دەبژێتەوە پاشی ئەوەی نەبژێتەوە ئەو هەڵدەچین بە بڕین و چاکردنی.
ئەوەی کەوا هەموو سوپاسی هەموو خەڵکێک دەکەین کەوا یعنی چاودێری دارستانە و لێپرسینەوەمان لێ دەکات لەبەر ئەوەی لەبەر چ شتە ئەمە بە خۆشحاڵیەوە وەردەگرین بەس ئەمەش ئەوەی خۆمان هەیە وەڵامی خۆمان هەیە کەوا دەتوانین بڵین وەڵام دوایش ئەوە نەک هەر ئێمە بەرپرسین هاوڵاتیانیش بەرتر لە بۆ سەرمایەداران ئەو نیدایم لە بۆ بەرپرسیانی دەسەڵاتدار ئەوەی سەرمایەدارەکان بابێن یارمەتیمان بدەن یعنی لە شوێن زۆر شوێن خێرخوازی دەکەن بە ئەوش بکەنە لێک لە بەرنامەکانی خۆیاندان خێرخوازیمان لەبە بکەن شوێنێکی پیرۆزە پێویستی هەموو کەسێکە هەموو کەسێک دێ هەر هەموو ئەمەی کورد ئەمەی بیانەکان هەمووی دەبینی ڕۆژانە وەرە لێرانە سەدان کەس دەبینی لێرانە پێویستی خزمەتکردن هەیە پێویستیمان بەڕێوەبەراتی دارستان و وەزارەتی کوشتتوخواڵی بەتانیا ناکرێ ئاگادار بن یەک لەوانە سلبیاتەکانی خۆمان دەبینین ئەو خاشاکە ئەوە یعنی ئەوتی ناکرێت تۆی هەر یەکێک و پۆلیسی دارستانی ژینگە بێتن دەستی یەکەش بگرێت و پیشای دەکەین بەڵێ ئێوە زۆر زەختانە سەرسوتان کردو بەڵام بەپێوەیکە دیارە ئێمە ژوێن بەدەستمان سەر کردو بەشێکی دارەکان هەر زۆر لە مێژە ئاو نەدرانی پێچی ساڵی زیاتر هەر ئاو نەدرابن بەشێک دارە گەورەکان بەتابەت ئەمبەری زۆر ینی زۆر وشک بوون بەڕێز ئەمە کار نەمام دەچینین 2 ساڵ هەتا 3 ساڵ ئەمە ئاوی دەدەین و کار لە 2 ساڵ هەتا 3 ساڵ ئەو لە دەرچوونی وشک بوون لە ترسری وشک بوون دەردەچێت بەس کە ئێستا کە ئەمە ئەو دارەی ئاو نادەین ئەوە بوویتەدار بەس کە ئەو کاتی ئاو دەدەین کە پاشی کارەساتی سوستان پاشی کارەساتە سوستان دەست مباشرەتەن دەست بە ئاودان دەکەین دەبوژێتەوە دەشین دەبیتەوە هەموو شین بوویتەوە لە بەرچاوە بەس کە ئەوانەی وشک بوونە دیارە دیارە سوستانەکە تووشی سوستانی کرد تووشی وشک بوونی کردیە ئەمە تەحەدا دەکەم هەر کەسێک بڵێ وەڵاهی ئەو دارانە کە وشک بووینە ئاودان نییە سوتایە وشک بووە سوتایە وشک بووە یعنی نەک وشک بووە لەوەر ئاودان ئەوە وشک نابی نەمامی 3 ساڵ وشک دەبی نەمامی 2 ساڵ وشک دەبی نەمامی ساڵانە وشک دەبی لەبەر هۆی ئاو نەدان بەس ئەو دارە وشک نابی لەبەر ئاو نەدان ئەو بە سوپاسی پرسیارەکەش دەکەم بەس ئەگەر ژینگەی هەولێرش پێیامەتی